تەوەری یەکەمی بەناوەکەماندا کە تەوەرێکی تەندروستیە کە گرنگە گوێی بۆ بگیرێت بە تایبەتی و کەسانی کە نەخۆشی شەکریان هەیە باز لە نەخۆشی دەوالی دەکەین زانی بەگشتی نەخۆشی دەوالی چییە و کێنە و کەسانەی تووشە بن و هۆکارەکانی چین و نیشانەکانی چین بەجەستەوە کە کەسێک توش دەبێت و هەروەها لەگەڵیشیدا باز لەوە دەکەین کە چی بکرێت بۆ ڕێگریکردن لە بڕینەوەی قاچەکان لە نەخۆشانی شەکرە و چۆن ئەبێ ئاگاداری خۆیان بن تاوەکو نەگاتە ئەوەی کە خوا نەخواستە قاچەکانیان ببڕنێتەوە. گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز دکتۆرە دێژین فایق پسپۆری نەشتەرگەری سنگ و دڵ و گۆرەکانی خوێن. دکتۆرەیان زۆر بەخێر بێت. دکتۆر ئەگەر باز سەرەتا باز لە نەخۆشی دەوالی بکەین مەبەست چییە لە نەخۆشی دەوالی؟ دەوالی لە یەکێکە لە نەخۆشیەکان کە تووشی بۆرێ خوێنەکانە بێ بە تایبەت خوێنهێنەرەکان ئەبێتە هۆی کشان و دەرکەوتنی دەماری جاڵجاڵەکۆیی و دەماری شین یان پەڵەی شین لە قاچەکانە بەهۆی شلبوونەوەی سەمامەکان لە قاچەکانە یان هەنێجار لە نەخۆشەکانە پەڵەی شین و دەماری جاڵجاڵەکەی دروستە بن بێ ئەوەی سەمامەکەشیان هیچ مشکلی هەبێ فکشان و شلبوونەوەی سەمامی ناو خوێنهێنەرەکانی قاچەکانە و هەروەها لە حەوزەوە دەست پێکا لە هێلکەیانەکانەوە دەست پێکا بۆ خوارەوە لە ئافرەتانە یانی لە حەوزەوە بۆ قاچەکان. دکتۆرە جۆری هەیە جۆرەکانی کامانە؟ وەکو وتم مەسەلەن لە پیاوانە جۆرێ بابەتێکی تایبەتی دەوالی هەیە لە ئافرەتانە لە هێلکەیانە هەیە لە قاچەکانە هەیە جۆریشی هەیە و دەرەجەشی هەیە بە تایبەتی دەوالی قاچەکان کە زۆر باوە لە جیهانە و ڕێژێکی زۆر لە خەڵک تووشی دەوالیە بن چەند دەرەجەیەکی هەیە 6 دەرەجەی هەیە با بڵێن بە کورتیکەین و سادێکین 6 دەرەجەیەکی هەیە. زۆر باشە ئەگەر باز لەوکەین چی ئەبێتە هۆکاریەوەی تووشی ئەم نەخۆشیە ببین؟ وەکو نەخۆشی دەوالی لەبەرەوەی ڕێژێکی زۆر خەڵک لە جیانە تووشێ بن چەندەها سنتەری تایبەت بە بەحثکردن لەسەر دەوالی هەیە لە دنیاە و بەپێی ینی ئەو بەحسانەی کە بڵاوەکرێتەوە بۆ ماوە دەورە بینێ هۆکاری بڵین بۆ ماوەی کەس و کارەکانی کە هەم دایکە یان کەسی دەرەجەیەکە کە هەیبێ لە عیلەکەیە زۆر دەورە بینێ لە خانمانە هۆرمۆنات دەورە بینێ با بڵین وەزنی زۆر زۆرە بینە شێوازی ژیان ئیشکردن ئەو کاریکەیەکی یەکێکە لە هۆکارەکان ئەگەر نەبێتە هۆی دەوالیەکە خۆی بەلایانی کەمەواکە دەوالیەکە زوو دەرکەوێت و زوو بەرەو خراپتر بڕوە. دکتۆرە هیچ نەخۆشیەک هەیە ببێتە هۆی دەوالی؟ وەکو نەخۆشی خۆی نا بەڵام ئەگەر هەنێجار خوێنهێنەرە قوڵەکان گیرابێتن کە ئانش حاڵەتی ئەوەنە باونین وەکو دەوالیەکە خۆی کە خوێنهێنەرە قوڵەکان گیرابێتن واکەن خوێنهێنەرە سەدحیەکان کە تووشی داوالی بن تووشی داوالی ببن بەهۆی گیرانی قوڵەکەەوە بەڵام ئەو حاڵەتێکی دەگمەنە. هیچ پەیوەندیەکەیە لە نێوان نەخۆشی شەکرە و دەوالیە؟ لە نێوان نەخۆشی و شەکر و بڵێم شەکرە تووشی دەوالیتەکان نەخێن بەڵام نەخۆشە بەتەمەنەکان زۆربیان شەکرەشیان هەیە و دەوالیشیان هەیە و بەهۆیەوە تەندروستی قاچەکانیان و کێشەکانیان بەیەکەوەتیە ینی زۆر نەخۆشمانە لەوانی کە سەر و مەسەرەن 6 ساڵ و 7 ساڵیان ئەوانی کە شەکری مزمینیان هەبووە هەردوو حاڵەتەکان هەیە و نەخۆشەکەش فەقیرە سەری لێ تێکتوێ نازانێت خەتاکە لە دەوالیەکە یان نەشەکەکە. زۆر باشە دکتۆرە ئەو نیشانانە چین بەجەستەوە دەرەکەوێت واتە کەسێک چۆن بزانێ و وردە خەریکە تووشی دەوالیە بەجەستەیە چی دەرەکەوێت وەک خۆ ئاماژت پێکرد پێم وابێت لە حەوزەوە بۆ خوارەوە زیاتر دەست پێ لە خانمانە چەند نیشانەیەکی تایبەت بە تایبەتی دەوالی هێلکەیان و ڕەحم با بڵێن ئەگەر کورتی کەمەوە بە زمانێکی کوردی بیڵم حاڵەتێکە ینی لە دنیاە تازە تەرکیزی خراوەتە سەر بە هیوای ئەوەی ئێمەش بتوانین لە کوردستانە بۆ خانمانی کوردستان و عێراق بتوانین تەرکیزی بخەینە سەر تووشی نزیفێکی زۆر یانەکە ئازارێکی بەردەوام ئەمە نیشانەکانیان بەڵێ ئەمە نیشانەکانیانە ئەمە ئەگەر لە ناو هێلکەیان و حەوز و ڕەحمیانە هەیان بێ ئەگەر بینە خوارەوە بۆ قاچەکان یەکەم نیشانەی دەرکەوتنی دەوالی ئەو پەڵەشینانەیە کە بە قاچەوە یان زۆر نەخۆشەڵەن دەماری جاڵجاڵۆکەیمانیانەڵەن خەتی باریکی شینمان هەیە ئەمە یەکەم نیشانێ لەمەوەی تر وردە زیاکە هەیە ئاڵێ قاچم تونە بێ سڕبوونی قاچ ئازاری قاچ مێرولەکردن ئەڵێتە زوو بە قاچمایە قاچم لە ئاخری ڕۆژەکە هەڵە ئاوستێ قاچم زۆر قورسە زوو هیلاکبوونی قاچەکان هەموو ئەمانە نیشانی دەوالی هیواشێ هیچ لەم ئارازانی نیە بەس چەند پەڵەیەکی شین بە قاچیەوە هەیە بەداخەوە غەڵەتێگەشتنێ هەیە وازانن زۆر خەڵک وازانن کە ئەو پەڵەشینانایان ئەمە قسەی زمانی نەخۆش خۆیانە ئەو پەڵەشینانیان و دەمارە جاڵجاڵۆکەیانە کە بەتەنیا هەبن تەنها شتێکی جوانکاریە لە کاتێکا بۆ هەیە دەلالەت بێ لەسەر ئەوەی کە لە ژێرەوە سەمامی خوێنهێنەرەکە شل بوو بێتەوە پێویستی بە چارەسەر یان لە ژێرەوە مشکلێکی گەورەتر هەبێت. دکتۆرە مەترسی هەیە بۆ خانمانی دووگیان؟ بەنسبەت دەوالیەوە خانمانی دووگیان
بەهۆی ئەوەی کە کۆرپەکە لە ناو ڕەحمیان نایە و زەختێکی زۆر لەسەر بۆرێ خوێنەکانیان دروستەکە دەوالیەکەیان زووتر تیا دەرەکەوێت ئەگینە دووگیانی خۆی بە پێی تازەترین بەحسەکان نابێتە هۆی ئەوەی کە تووشی دەوالی وکە حمل تووشی داوالی ناکە بەڵام حمل واکە ئەو دەوالی کە لە ژێرەوە هەتە زوو دەرکەوێت بۆیە لە خانمانی دووگیانە زۆری بینی لە خانماندا ئەبێتە باعیسی نەزۆکی و نەبوونی منداڵان ئەگەر هێلکەیانەکانیان لە هێلکەیانە هەیان بێ بۆی هەیە مەسەلەن تووشی ناڕەحەتێکی زۆریان کاکەوا بکە بێتە هۆی ئەوەی کە مشکلی مناڵبوونیان بۆ بخاتە زۆر جار بیستومانە کەسێک کە کێشی زیاد ئەبێ ئەڵە من تووشی دەوالی بووم کێش زیاد بوون هۆکارێکی گرنگە بە دەوالی هۆکارە گرنگەکان و یەکێکیش لە ڕێگە چارەکان بۆ دەوالی و بۆ خۆپارێزگاریکردن لێ و چارەسەرکردنی شێوەیە وەزندا بەزەنی لەبەرەوەی ئێمە ئەبێت تەرکیز خینە سەر تەندروستی قاچەکان کە وەزن زۆر بێ وەزنێکی یا زەختێکی زۆر لەسەر قاچەکەتە بۆیە بە هەموو نوعەکان هەموو بۆرێ خوێنەکان هەموو ماسولکەکان هەموو هەستە دەمارەکان زەختیان لەسەر و تووشی کێشە بەس دکتۆر ئێمە و ترسان ینی هەستەکەم زیاتر لە ئافرەتانە بێ نەخۆشە زیاتر لە ئافرەتانە لە پیاوە ئەتوانم بڵم ڕەنە تا ئێستش لە جامیعەکانە لە مەسەلەن لیان لە زۆر شوێنە باسی بکرێ بڵێن داوالی زیاتر لە ئافرەتا دەرەکەوێت بەعکسەوە بە پێی هەموو دراسەکان تقریبان 50/50 لە ئافرەت و لە پیاوە دەرەکەوێت وەکو یەک بەڵام ئافرەت زووتر یە بەدەمێەوە لەبەری کاتێک کە پەڵەشینەکان دەرەکەون لە قاچی ئافرەتا زیاتر دەرەکەوێت یان حمل و هۆرمۆنات لە ئافرەتا واکەن داوالەکە زوو دەرکەوێت بەداخەوە پیاوان لە کاتێکایەن قاچەکە زۆر وێران بووە قاچەکە لە دەرەجە 5-6 برینی تیا دروست بووە ڕەنی گۆڕاوە ئازارێکی زۆریە تەحمولیەکە هەڵە هیچ نییە و دەمارەیە هەڵاوساوە قڕئاوە زۆر باشە بە هەمان شێوەی پیاوانیش پێم وابێت خطوڕەی هەیە بۆ من لە حەوز ئەوانەیە دروست ببێت و بە تایبەتی بۆ بابەتی نەزۆکی و مناڵبوون بەڵێ دەوالی لە پیاوە کە دروستە بێت لە گونەکانە ئەوە تایبەت ینی با بڵێن بەشێکە هەر لە کێشەی خوێنهێنەرەکان کە دروستە بێ و زیاتر پزیشکانی پسپۆری گورچیلۆ و میز و میزەڕۆ ئەوانەی تایبەتن بە نەزۆکی پیاوان متابعەکەن بۆیە زۆر کات لە ئێستا داوالی قاچەکان بە تەنیا تەرکیزێخرێتە سەر دکتۆرە مەترسیەکانی چین ئەگەر کەسێک بێت و ئەم نەخۆشی هەبێ چارەسەری بۆ نەکردیان نەهات بێ بەدەمیەوە یەکەم شت ناڕەحەتێکی زۆر لە قاچەکانە هەیە تونبوونە مێرولەکردنە پێستی قاچەکە وردە وردە وشکە بێتەوە خورانێکی زۆریان هەیە ڕەنگی قاچەکە گۆڕی وەکوتم 6 دەرەجەیەکی هەیە یانیگەر نەخۆش مەسەلەنیەت دەرەجە 4 ئەوەیە کە برینی تیا دروست بووە لە کە برینەکە دروست بوو ئیلتیهاباتێکی زۆر دروستە بێ کڵۆ لە قاچەکە دروستە بێ هیوا هەیە لە زمانی نەخۆشە کاڵم بەقەدەر بۆریەک هەڵاوساوە دەمارەکەی قاچم کڵۆی خوێنتیا ئەمەیە کڵۆی خوێنی تیا دروستە بێ بۆی هەیە تووشی خوانەخواستە خوێنمەین لە خوێنهێنەرە قوڵەکانە بکات تووشی جەڵدەی سیکالمدا بە تێپەڕبوونی زەمان ئەو دروستبوونی برین و ناڕەحەتیەکی زۆر ئەوە کێشەکانێتی پێشێ بینە سەر باسکردن لە بڕینەوەی قاچەکان بۆ نەخۆشانی شەکرا چی بکرێ بۆی کە تووشی ئەم نەخۆشی نەمێنانی ڕێگریەکان چین چۆن ئاگاداری خۆمان بین بەنسبەت دەوالیەوە یەکێک لە چارەسەرەکان گۆڕینی شێوازی ژنانە زۆر شێوازی ژیان ئافو زۆر خەڵکەیە کە مەسەلەن ئەوەی کە من ئەیبینم نەخۆشەکان بەشێکی زۆریان مامۆستان لە ناوچینی مامۆستایە زۆرە فەرمانبەران ئەوەی کە بە بەردەوامی یان دانیشتووە یان بە پێوەیە بەبێ حرەکە سایقەکان حەلاقەکان لەناو ئەم چینانی کۆمەڵگایە زۆرە لەبەروی ئیشەکان و تاڵبەکان بەس دانیشتون یان بەس بە پێوان لەبەرەوە گۆڕینی شێوازی ژیان زۆر دەوەی وەرزشکردنەکەش چۆنیە ئێمە ناڵێن بڕۆ ڕاکە و ئارەقکەرۆ خۆ هیلاکە نا ئەڵێن بە بەردامی با قاچە جوڵەی هەبێت لە ئاخری ڕۆژەکە ئەگەر هەستەکە قاچە هیلاکە پاڵکە و قاچە بنێ بە دیوار و قاچە بەرزکەرەوە و ئاساوی قاچ و زەختە لەسەر قاچە لاچە لە پێکردنی گۆرەوی دەوالی یەکێکی کەیە لەو تەوعیانی کە حەزەکەم زۆر لە ناو مجتەماعەکەی خۆمانە دروست بێ گۆرەوی دەوالی زۆر یارمەتی قبڵ ئێمە لە ناو خۆمانە پێڵێن گۆرەوی دەوالی زمانی ئامی خەڵکەکەی خۆمانە گۆرەویەکە کە زەخت لە قاچەکانەکە حتا گەر دەوالیت نەبێ بۆ تەندروستی بە شێوەیەکی باش زۆر باشە ئەو هیلاکی سەر قاچەکان لابە زۆربەی خەڵک لە ئاخری ڕۆژەکە قاچیان ئێشیە قاچیان هیلاکەەوە قسەیەکە کە بە بەردەوامی گوێم لێ نەخۆشەیڵەیە ئەو خەڵکانی پرسیارمان لەکە نێڵن گۆرەوی داوالی زۆر یارمەتی تەندروستی هەموو شوێنە باشەکەی نەسەر بابەتی چارەسەرکردنی دەوالی ڕەنگە کەنێ کەسمان هەبێ بڵە پێویستی بە چارەسەر نیە ڕەنگە ماوەیەک بێت و تر دوای چابێت تایبەت ئەوەی کاڵەن هەر تەجمیلیە یان نەڵەکوورە قاچم ئەوە ئاوایە بەخوا قاچم خەری ئەوە سەوەفانەکەیەوە یان کەسێکی بینیوە ماوەیەک توش بوو دوای بەرەبەرە چاک بۆ تۆ کە ئیمالی کردووە ئەمە چاکە بێتەوە چاکبوونەوەی نییە
خۆی کە دروست بوو ئەوە ئەگەر عیلاج نەکرێت چاک نابێتەوە عیلاجەکانیش چەند شتێکن بۆی بە کورتی بڵێ مەکەمیان گۆڕینی شێوازی ژیانەوە کووتمان دوای ئەوە ینی شێوازی ژیانەکە شێوازی ژیانێکی صحی ئەگەر وەزنی زۆر بێ وەزنی دابەزێنێ بە بەردەوامی پیاسە بکە ڕاضە بکاتە بەشێک لە حیاتی لە پێکنی گۆرەوی دەوالی و هەر کاتی هەستکە قاچی ئاوسێ قاچی کێشێکیە بەدەمیەوە بێ دوای ئەوە بۆ دەمارە جاڵجاڵۆکەیەکانیان ئەو پەڵەشینانی کە دروست بووە ئەگەر لە ژێرەوە خوێنهێنەرەکە سەمامەکەی شل نەبوو بێتەوە تەنها ئەوەی کە پێویستە بۆی بکرێت بە دەرزی حەلە بێ بەڵام ئەگەر سەمامەکە لە ژێرەوە شل بوو بێتەوە جاران ئەمەلیاتەکرا ئەمەلیات ئێستا نەماوە لە دنیای هەمووی ئەگەر پزیشکێ بتوانێت لەیزەر بکایان لە شارێکە لە وڵاتێکە ئامێری لەیزەریان شتە پێشکەوتوەکان هەبێ کە تیرە هەبێ ئەمەلیات نەماوە لە بەروی ڕێژەی دووبارە بوونەوەی دەوالی لە دوای ئەمەلیات لە 140 بۆ لە 150 ئەمە ئیحسایەکی زۆر زۆرە ئمە زۆر خاستن بۆ یەکێکە گەنجبێن نابێ بۆی بکرێ دوای ئەوە چیمان هەیە لە ئێستا لە عێراق و لە کوردستانە بە خۆشحاڵیەوە چەند ساڵیشە لەیزەر هەیە کە بە باشترین ڕێگەدانێ لە جیهانە و بە دواشیا کەتیری پزیشکی هەیە و لە ئێستاشا لە سنتەرە زۆر پێشکەوتەکان لە وڵاتە پێشکەوتەکان لە ڕێگەی ئامێری سۆنەرەوە هەوڵێن کە دەوالی بەشێک لە خانمان دەرزیەکە بەکارن بووی کە ئەو جوانکاری بەکاری دوای مدەتێک ئەوەی قەراربی دەرزەکە یان شتەکانی کێ کابێ بەکاریبێنی تەوانە بێ سۆنەرێکی دۆپلەری بۆ بکەی بزانین سەمامەکە لە ژێرەوە شل بۆ تۆ یان نە ئەگەر شل بوو بێتەوە چەند جار دەرزیش بکە بەداخەوەش ئەو حاڵەتانەمان زۆرە لە وڵاتی ئەوە وڵاتانی دراوسێ نەخۆشەکە ڕۆشتن لێ بەس دەرزیان کردو هاتوونەتەوە دیسان دووبارە بۆتەوە دووجار و سێجار ڕۆشتونەتە دەرەوەی عێراق ئەو شتیان کردو هاتوونەتەوە ئێستا دەوالیەکانی ئەڵێن هەر چاک نەبووین کە ئێمە ئۆپشنە زۆر گرنگە بەڵێ سۆنەرەکەیان نەکردو دۆپلەرەکەیان نەکردو لای خۆمانی نەرین بۆ دۆپلەر سەیرەکەین قاچەکە سەمامەکەی شو دەرەجەکەشی زۆرەیانی و ئەوە ئیهمال کراوە ئەو پشکنینە تایبەتە بە دەوالی نەخۆشی دەوالی واتە شێوازەکەی دیاری ئەکات بەڵێ پێت ئەڵە سەمامەکە شل بۆ تۆ چەندێک شل بۆ تۆ زۆرە کەمە لە کوێ خوێنهێنەرە قوڵەکان کێشانیانەوە تەشخیصکردنی دەوالی لە ڕێی جیهازی سۆنەرەوە زۆر باشە بینە سەر بڕینەوەی قاچەکان بە نەخۆشانی شەکرە ئەمە شتێکە زۆر مەترسی بە تایبەت و کەسانی کە نەخۆش شەکریان یان ئەو کەسی کە نەخۆشی زۆر خەمیەوەیەتی کە بگاتە قاچەکانی ئەمە چۆن دروستە بێگە بداین باسی بکەین ئێمە من وەکو پسپۆڕێکی خۆم کە پزیشکی نەشەرگەری بۆریەکانی خوێنم بە یەکێک ینی هەر کەسێک کە شەکری هەبێ ئەبێ بە بەردەوام کۆنتاکتی هەبێ لەگەڵ پزیشکی پسپۆری نەشەرگەری بۆری خوێنە لە هەر شوێنێ بێ و لە هەر مەکانێ بێ بۆ متابعەکردنی وەزعی بۆری خوێنەکانی یەکێک لە کێشەکانی شەکرە ئەوەیە کە بێتە هۆی تەستەکبوونەوە گیرانی بۆری خوێنەکان خوێنبەرەکان لە گیانە لە چاوە لە گورچیلەیە لە هەموو شوێنەکە و یەکێک لەوانش قاچەکانە وردە حاڵەتێ دروستە بێ لە نەخۆشەکانە ئەگەر شەکرەکان کۆنتترۆل نەکردی بێ یان ئاگیان لێ نەبوو بێ پێوتێ قاچی شەکرە چیە نەخۆشەکە وردەورە قاچی سڕە بێ بەهۆی ئەوەی کە هەم هەستە دەمارەکانی تێکەچن هەم بۆری خوێنەکانیشی تەست ببێتەوە و بۆری خوێن ینی ئەم خوێنە لە جستەیە کە هەیە خۆراک ئەبا بۆشانەکان هەر کاتی هەر بۆریەکی خوێن تەستت بێتەوە ئەو شوێنە ئەمرێ هەر شوێنێک لە جستای خوێنی بۆ نەڕۆ ئەو شوێنە ئەمرێ و ئەمەی کە زۆر باوە قاچی شەکرێ بۆیە حاڵەتێکی زۆر باویشە هەر لە دنیاشا و نەخۆشی شەکرە لای خۆشمان زۆرە بەداخەوە ڕێژەیەکی زۆر خەڵکیانە و لە کاتێکی زۆر درەنگا پێێزانن بۆیە زیاکردنی تەوعی نەخۆشەکان لەسەر قاچی شەکرەشێکی زۆر زەرورە بۆ مجتەمەعی خۆمان بەڕاستی باشە ینی شێوازی ئەو کەسێکە بۆ منە نەخۆشی شەکرەی هەیە پێویستی بە مڕاجعەیەکی بەردەوام هەیە دکتۆر بۆی دائانێ بەپی حاڵەتەکەیان ئەو تا جیاوازە بەڵێ ئەوەی نەخۆشی شەکرەی هەیە یەکەم شت ئیشەکەی چۆنیە ئەبێ شەکرەکەی کۆنتترۆلکە بۆ هەموو گیانی ینی بۆ تەندروستی هەموو گیانی هەر لە بۆری خوێنەکان هەر لە پێستەوە هەر لە هەموو گیانیەوە بە شێوەی بۆ هەموو ئازاکانی جسمی ئەمە گرنگترین شتەکە بێ نەخۆشەکان میزانە کە زۆرتریش نەتیجەکە لە ڕێی چیەوە دیاریە لە ڕێی فەحسی سێمانگیەوە یان خەڵکی مەسەن لەناو خەڵکاڵێن فەحسی تەراکمی لە ڕێی فەحسی تەراکمیەکەەوە دیاریەیە کە هەموو سێمانگ جارێکە کرێ و ڕێژەی کۆنتترۆلی شەکرەکەمان پێڵە ئەمە یەکەم شتەکە بکرێت دوای ئەوە بێم نەخۆشانە بزانن کە بۆری خوێنەکانیان کێشیان بۆ دروستە بێت کلسیکیا دروستە بێت تەستکە بێتەوە بێ ڕێژەی چاوریەکەشیان کۆنتترۆلکەن چونکە شەکرەکان ئامەتەن چاوریشیانێ زەختیشیانێ ئەبێ هەموو ئەم شتە نەخۆشیە هەناویانە هەمووی کۆنتترۆل بکرێ دوایەوە بێ بزانن کە دەمارەکانی قاچیان و بۆری خوێنەکانیان کێشەیان بۆ دروستە بێ خۆیان بە بەردەوام ئاگایان لە قاچیان بێ هەستەکەن قاچیان سڕ بووە هەستەکەن ڕەنی قاچیان گۆڕاوە هەستەکەن برینی بچووک لە بنی قاچیانە هەیە مەسافی ڕۆشتن نەخۆشیێڵە تەنها 100 مەتر توانم بڕۆم بە ڕێگابێ بۆستم ئیسراحەتێ بکەم ئەنجا بەردەوامەوە بۆ ڕێگاکە ئەمە دەلالەتێکی زۆر گەورەیە کە بۆ ڕێ خوێنەکان تەستت بۆتەوە و عیلاجیشی هەیە مەسەلەن و دروستبوونی بری
یعنی زۆر خەڵکەیە لەم شارە و لەم وڵاتەیە برین بە قاچێوێتی و وەکو بەلاشیەوە تەبیعە مەسەلەن 1000 ڕێگە چاریکار برێت ئەگرێتە بەر نازانای دکتۆرێکی مختص بۆ ئەو شتە دەرمانی گیایی دەرمانی گیایی بەداخەوە لە لاکۆڵانەکانە زۆر شت ینی دوێنێژ نەخۆشی وان بینیوە پێرێژ نەخۆشی وان بینیوە ینی تێناگەی مەسەلەن ئەڵی بۆ ئەوە قورسە شتەکە یان نازانی خەلەلەکە لە چ مەرحەلەیەکە دروست بە نەخۆشەکە ئەوڕا هەموو شتێکی ترەکە بەس شتە تووبێکە وەرناگرێت بۆ بابەتە دکتۆرە وەکو دەوالیەکە ئەم هیچ پەڵۆشتێک بە قاچۆ دەکەێت ئەمە جگە لەوەی کە ڕەنگی قاچە گۆڕێ قاچەکان ماسوولکەکانیان بچووکە بێتەوە مووی پێوە نامێنێ هەنێ جار پێستەکە ئەڵی بریقەیەکی پێوەیە قاچەکە ساردە قاچەکە سڕە زۆربەی نەخۆشەکانی شەکرەکە شەکرەکە تەسیری لە هەست دەمارەکانیان کردووە هەر هەست بە قاچیان ناکەن قاچیشیانە سووتێ هەستی پێ ناکەن شت ئەچێ بە قاچیانە تەنی نامۆ لە قاچیانە هەستی پێ ناکەن بینی پەنجەکانیان برینە و یان ئیلتیهاباتی توش بووە هەستیان پێ نەکەن یا تووشی برینەکە بە برینەکە ناوەستێتەوە بە تاکیدی دوای ئەوەش ئەگەر ئێمەمانەیە ڕێگری بکەین کە هەر برینەکە دروست نەبێت بەس ئەگە برینەکەش دروست بێ ئەم برینە هەر چاک نابێتەوە هەر شوێنێک لە جسمە بۆری خوێنەکەی خوێنی بۆ نەبات تووشی هەرچێک بێت چاک نابێتەوە چونکە لە ڕێی بۆری خوێنەکانەوە ئەم جسمە ڕاگیراوە ئەم ئازانە ڕاگیراون و خۆراکیان بۆچێ لە قاچ لەوانی کە شەکریان هەیە برینەکانیان زۆر دڕەن چاکە بێتەوە جگە لەوەش کە شەکرەکە واکە مەناعیان دابەزێت و تووشی ئیلتیهابیش بە برینەکە دکتۆر وڵی نازم ئەم پرسیارەگە دەنگی بە بیکەم بەڵام ڕەنگی دەوالیەکان ینی هەم لە نەخۆشانی شەکرایە بێن دەوالیانی کە تووشی کەسێکە بێت ئەمە دەلالەتە لە جۆری دەوالیەکە ڕەنگی دەوالی چۆنە بەنسبەت ڕەنگەوە جگە لە پەڵەشینەکان یان ئەو دەمارە جاڵجاڵۆکیانان دەمارە شینانی بە چاو دیارە لە دەرەجە چوارە لە دەرەجە 3 و 4 و ئەوانەیە بەرەوسەرەوە ڕەنگی پێستی قاچەکە هەموویە گۆڕێ یعنی قاچەکە ڕەنی تۆخە بێتەوە لە لای قولەپیەکە بەرەوسەرەوە لە دیوی ناوەی قاچوانی لە خوار ئەژنۆ بەرەو خوارەوە قاچەکە ڕەنیە گۆڕێ مەیلە و قاوەی و ڕەش ئەبێتەوە ئەو ڕەنگەی ئەگۆڕێکەوە دەلالەتێک لەوەی کە سەمامەکەی باکی دیشت بۆ تۆ دەوالیەکە لە دەرەجەیەکی پێشکەوتوایە بەدەر لەوەی کە ئەو کەسە کۆنتترۆلی شەکرەکەی بکات چی دیکە هەیە کە نەگاتە بڕینەوەی قاچ بۆ بڕینەوەی قاچ تەبان جگە لە ئەمە کۆنتترۆلکردنی شەکرا یەکەم ڕێگری کەرە و یەکەم چارەسەریشە دوای ئەوە ئەبێم نەخۆشە بە بەردەوام ئاگای لە قاچەکانی خۆی بە لە پێکانی خۆی بێ بزانێ ڕەنی قاچێ گۆڕێ هیچ شتێکی غەریب لە قاچیا هەیە تەنانەت شەوان ئازاری قاچیانە زۆربەی نەخۆشەکانی شەکرانن قاچمانەڵی دەرزی پیاکە یان گڕی تایە ئەمە یەکێک لە دەلالەتەکانەوەی کە هەستە دەمارەکان و بۆری خوێنەکانی قاچیان کێشەی تایە جگەلەوە ئەبێ سەردانی پزیشکی یان کلینیکی تایبەت بە پسپۆری نەشتەرگەری بۆری خوێنکە بۆ ئەوەی ئەگەر بەلایانی کەمیشەوە بێ ساڵانەش بێ 6 مانجارێکیش بێ ئاگیان لە خوێنبەرەکان قاچیان دکتۆرە زۆرێک لە نەخۆشەکان وازان کە ئەمەش پێوەستە بە ئەو کەسێک کە پسپۆری لە نەخۆشی شەکرا هەیە بۆ قاچەکان ینی گرنگە ئەو کەسە پسپۆری کۆی کە بەڕێزەوت لە بۆریەکانی خوێنە هەبێت ئەوانە چارەسەری زۆربەی نەخۆشیەکان لە دنیا ئێستا یەک کەس چارەسەری یعنی یەک پزیشک یان یەک کلینیک نابێت چارەسەری هەموو نەخۆشیەکان بکات ئەمە واقعە بە خۆشحاڵەوە ئێستا لە سلێمانیا لە کوردستانە یعنی ئەم شتە قالبی تیمۆرکی زۆر دروست بووە لە ناو دکتۆرەکانە لە جاران لە نەوەتەکان بیداتی نەوەتەکان ڕۆنە یەک دکتۆری جەراح هەبوو بێت لەم شارایان چەند بە هەمووی دکتۆر هەبوو بێت لەم شارەیە بەس ئێستا پزیشک زۆر بووە و زۆربەی پزیشکەکانیش ئەم هەموو ساڵە لە ناو خستەخانەیان زۆربەی پزیشکەکان بە بەردەوامی لە هەوڵی ئەویان کە شتەکان بە تیمۆرک بکرێت یعنی دکتۆرێکی بە دڵنیایەوە پێتەڵم باوەڕ ناکەم هیچ دکتۆرێکی شەکرە هەبێ دانیشێ کە باتنیەن دکتۆرە باتنیەکان یان دکتۆری کوێرە ڕژێنەکان لە ئاەدەکە دانیشە خەریکی قاچی شەکرەش بێ بە تەنیا خۆی و بیل لە بۆری خوێنەکە کاتەوە بیل لە پزیشکی ئێسکوشکاویە کاتەوە بیل لە ممەڕیزەکە کاتەوە بۆ تەداوی قاچەکە هەمووی ئاوا بە تیمۆر ئیشەکەی بۆ ئەکرێت دکتۆرە دوور بێت ئەگەر کەسێک حاڵەتەکەی گەیشتە بڕینەوەی شوێنەی قاچەکانی ئەم کەسە ئەگەری هەر هەیە عنی ئەگەر بوونە بەشێک لە قاچیشی ببڕێتەوە هەر دەوالی لە جستای هەبێ دەوالی و شەکرە بۆیان هەیە لە عینەن کەسا هەبن بەڵێ بۆی هەیە هەر لە عینەن کەسا هەبن خاستەن لە بەتەمەنەکانە بەڵام ئەوەی کە حەزم کردبی لەم لەلایەن بەشەکەی ئێمەوە یان اختصاسەکەی ئێمەوە ئەوەی کە بۆ نەخۆشیەکانێکە یان ئەوەتانی نەشتەرگەریان بۆ ئەنجامین زەرعی دەماریان بۆکەینەوە زۆربەی کات یان دەمارەکە گەر کوڵۆخوێنی تیابێ
کڵۆ خوێنەکەی بۆ ئەهێنی بەڵێ خوێنبەرەکان ئێمە بۆ ئەڵێ سەردانمان کەم بووی بزانین لەوایە هەیە پێویستکە نەشتەرگەری بۆ بکرێت یان بەڵێ مەجال و زۆربەی کاتیش هەر نەشتەرگەریانە ئەسڵن بە چەند عیلاجێک کە تایبەت بە بۆرێ خوێنەکان ئەتوانین بووی دانین باش بێت یاخود لە ڕێی قەستەرەوە خاستەتەن قاچی شەکرەکان لە ڕێی قەستەری بۆرێ خوێنەکانی قاچەکانەوە ئەتوانین چارەسەریان بۆ بکەین لە چه حاڵەتێکە خوانەخواسە ئیتر هیچ ئەمەلێک نەماوە بێم قاچە ببڕێتەوە بەداخەوکە قاچەکە ڕەشەبێت و زۆری شێ خاستەن لەوانی بەتەمەنن یان لەوانی لە جێگایە کەوتون ئەو شتە زۆر هەیە کە قاچەکە بە تەواوەتی ڕەش بۆتەوە تووشی گانگرین بووە لەو حاڵەتانە ئەبێ ببڕێتەوە کە بۆرێ خوێنەکە بە تەواوەتی گیرا کە ئەندامێک لە جەستەیان مرد ناتوانانی بگەڕێنیتەوە ئەگەر ئیشیشی بۆ بکەیت بێن چوو بڵم پشکنین بۆ بۆرێ خوێنەکان لە شەکرەشە هەر هەمان ئەبێ هەموو نەخۆشیێک بیکات یەکەم ش دەبێت ئەبێ مەسەلەن کە شەکرێ بێ بیکە بەڵێ ئەبێ پزیشکێک بیبینێ مەسەلەن فەحسی بۆرێ خوێنەکەی بکە جیهازی تایبەتمانێ بە خۆشحاڵی و لەم ساڵە لە سلێمانی چەند جیهازێک کاتۆتە ناوەکە کە پێشتر نەبووەکە فەحسی بۆرێ خوێنەکانی پێکرێت و ڕێژی تەسک بوونەوە پێ ئەڵێ یان بەلانی کەمەوە تەوەقوع ئەکتەیاتێکایە ئەم نەخۆشە بۆی هەیە تووشی تەسک بوونەوە ببێ یاننا و شتێکی زۆر ئاسان و لە ماوەی چەند دقەیە کاکرێ پێوترێ ABI Ankle Brachial Pressure Index یان Toe Brachial Pressure Index ئەمە زۆر ینی خۆی ئەبوو لە زۆر زوو شۆ هەبێ بەس بە خۆشحاڵی لە ئێستا لە سلێمانیا هەیە و لە کوردستان و لە عێراقیشا هەیە لەبەرەوە مەسەلەن لە ڕێی چەند شتێکی زۆر بەسیتەوە توانی متابعەی بۆرێ خوێنەکەی قاچی نەخۆشەکە بکەین یان هەر کەسێک کەشکی هەبێ کە کێشێکی هەبێ لە تەندروستی قاچەکانیە دکتۆرە نەخۆشی شەکرە لە منداڵیشا هەیە مەترسی هەیە بۆ منداڵیش کە دوور بێت ینی دەوالی و خۆی شەکرە دوو جۆری هەیە جۆری یەک و جۆری دوو جۆریەکەوەیە کە لە مناڵەکە کە لە تەمەنی مناڵیەوە تووشی کەسەکان تووشی مناڵەکانە بێ مەترسەکەی لە چیە ینی ناڵم تووشی قاچی شەکرانەکە بەس تەمان ڕەن ئەوەی لە مناڵیەوە هەیبێ لە 30 ساڵی و 35 ساڵی یان لە تەمەنێکی زۆر گەنجترە ماکەکانی لە قاچەکانیا دەرکەوێت واتە بەرەو خراپتر بچێت تەوانەگە شەکرەکەی کۆنتترۆل نەکرابێ ئەگەر عیلاجی پێویستی وەرنەگرت پێ بۆی هەیە زۆر دکتۆرە بەگشتی و کەسانی کە وردەوردە نیشانەکان لە قاچیان دەرەکەون خۆپارێزەکان چین ینی چی چۆن خۆی پارێزێت کە نەگاتەوەی کە حاڵەتی بڕین و ینی زۆر لەمەوە ینی کلیلی قاچی شەکرە کلیلی تەندروستی قاچ لەوانی شەکرانەیە کۆنتترۆلکردنی شەکرەکە بەڕاستی دوای ئەوە تەوعیەیان هەبێ کە شتێکەیە کە بۆری خوێنە و ئەبێ ئاگایان لێ بێت بۆری خوێنەکانیش ئیتر هەر کاتێکە هەستەکەن قاچیان ڕەنی گۆڕاوە برینێک لە قاچەکانیانە هەیە ئەبێ یەکسەر بەدەمیەوە بێن نەک لە ماڵەوە سەیری کاوازی لێ بێنە زوو فەحسی پێیەکانی خۆیانیان بکەن زوو سەری بینی پەنجەکانی خۆیان بکەن بزانن هیچی تیایان مەسەلەن زۆر کات بینی پەنجەکان ڕەنەکە ڕوو بکایان ئیلتیهاباتێکی تیا بێ زوو بەدەم ئەوە بێ زوو عیلاج وەرگرێ بۆی نەگاتە مەرحەلەی برین دروست نینۆکایش دەرناکە ئیتر نینۆکەکانیش بۆی هەر کە ڕوشتیان تیا دروست بێ و ئیلتیهاباتێکیان تیا دروست بێ هەر شتێکی ناڵتەبیعی لە قاچەکە بێت بەدەمێەوە ینی شتێک نییە بڵێ من لە ماڵەوە دانیشم ئاسەرێکە مەڵم کوورە هیچ نیان خۆم حەلیکەمیان لە لاکۆڵان و لە مەدەرمانی دیای و کوردەواری حەلیکە چکە بەڕاستی ئەگاتە بڕینەوە ینی ئەگە کەسەکە ئاگای لە خۆی نەبێ ئەگاتە بڕینەوە دکتۆرە گەر لە کۆتایی شتێکەما بێ زۆر سپاسانەکەم دەستان خۆش بێ و هەر ئەوەیە شتێک نەماوی ماچوێ باسیکەین نەچوە دەستان خۆش بێ زۆر سپاس هەر ئەوەی هیوام وایە لە ناو مجتەمەعی خۆمانە تەندروستی قاچەکان احتیمامی پێ بدرێت چ لە ڕێی خوێنهێنەرەکان و یان بۆ خوێنبەرەکانەوە بێت و تەوعی خەڵک بۆ ئەم حاڵەتانە زۆر زیاتر بێت زۆر سپاس بۆ دکتۆرە دیژین فاق سپۆری نەشتەرگەری سنگ و دڵ بۆریەکانی خوێنبێدی تەندروستێکی باش بۆ هەمووتانە خوازین ئینشاءالله هەمومان دوور بین لەم نەخۆشانە و بتوانین خۆپارێزێکی باش لە وتەکانی دکتۆرەوە بکەین